دوای تێپەڕبوونی 30 ساڵ بەسەر داخستنیدا جارێکی تر مۆزەخانەی نیشتیمانی عێراق لە بەغدا دەرگای بەڕووی هاوڵاتیان و گەشتیارانی بیانیدا کردەوە. دەسەڵاتدارانی عێراق هۆکاری داخستنەکەیان بۆ مەترسی ئەمنی گەڕاندەوە. دواتریش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا داخستنی مۆزەخانەکەی درێژ کردەوە. لە دوای داخستنەوە یەکەم جارە سەردانی مۆزەخانەی نیشتیمانی دەکەم. دەمەوێت لە نزیکەوە کەلەپور و مێژووی وڵاتەکەم ببینم. زۆر دڵخۆشم لەکردنەوەی مۆزەخانەکە بوو بە کەسوکار و هاوڕێکانم دەڵم سەردانی بکەن بۆی ئەو کەرەسە و بابەتە جوان و ناوازانە ببینن. هەموو جیهان شانازی دەکات بە کەلەپور و شارستانیەتی خۆیەوە. ئێمەش بەشێکین لەو جیهانە و کەلەپورەکەمان یەکێکە لە دێرینترین کەلەپورە مێژوویەکان. لە مۆزەخانەی نیشتیمانی عێراق شوێنەواری مێژووی ئەوتۆی تێدایە تەمەنی دەگاتە 2500 ساڵ و بەشێکی زۆری شارستانیەتی وڵاتی نێوان دوو ڕووبارەکە لەخۆ دەگرێت. مێژووی کەلوپەل و شوێنەوارەکان دەگەڕێنەوە بۆ سەردەمی ئیمپراتۆریەتی یاشووری و شارستانیەتی شاری نەمرود و شارستانیەتی ئیسلامی لە سەدەی 9 تا ئەمڕۆ. يعني كنا مفتقدين صراحة، يعني صار فترة أريد أجي، بس كل ما أريد أجي قالوا كان مسدود يعني. چەند جار لە ڕابردوودا ویستومە سەردانی مۆزەخانە بکەین، بەڵام داخرابوو. ئێستا کە کراوەتەوە خۆم و منداڵەکانم هاتوین، دەمەوێت مێژووی وڵاتەکەم بە منداڵەکانم بناسێنم. بس أول ما فتح قررنا نجي ونجيب الأولاد هم حتى يتعرفون شوية على الثقافة. تا ئێستا بەوەی شەڕونە ئارامی ئەمنیەکانەوە بەشێکی زۆری کەلەپور و شوێنەوارە دێرینەکانی عێراق ڕوبەڕووی تاڵانکردن و دزین بوونەتەوە. لە دوای ساڵی 2023 و داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە بەشێکی زۆری شوێنەوار و کەلەپورە مێژوویەکانی عێراق بە مۆزەخانەکانیشەوە ڕوبەڕووی تاڵان و دزیکردن بوونەتەوە. المتحف العراقي أغلق بسبب انتشار جائحة كورونا. بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆناوە دەرگای مۆزەخانەکە داخرابوو چونکە ڕۆژانە قەرەباڵقێکی زۆر ڕوو دەکاتە مۆزەخانی نیشتیمانی کە مەترسی تەشەنەکردنی زیاتری پەتاکەی لێ دەکرا. بەڵام لە ئێستادا وەزارەتی ڕۆشنبیری عێراق بڕیاری داوە دووبارە دەرگای مۆزەخانی نیشتیمانی بکاتەوە. ڕۆژانە سەعات 9 بەیانی تایەکی پاشنیۆڕۆ دەرگاکە کراوە دەبێت لە بەردەم ئەو کەسانی سەردانی دەکەن. والجمهور الآن يزور قاعات المتحف العراقي ليتفرج على كل الحضارة العراقية. بە درێژایی چەند ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق لە هەوڵی بەردەوامدا بووە بۆ هێنانەوەی ئەو کەلەپور و شوێنەوارایی مۆزەخانەکان کە لە ڕێگەی قاچاخە و براونەتە دەرەوەی عێراق. تا ئێستاش سەدان پارچە شوێنەواری مێژوویی بۆ گەڕاوەتەوە و دووبارە خراونەتەوە ناو مۆزەخانەی نیشتیمانیەوە.